ئێستا بەنسبەت شێروان شێروانی تقریبا 2 ساڵ و نیوە لە زیندانە مانگی 6 ئازاد دەکرێتن ئەوان دیکەش کەمتر لە 2 ساڵ و نیوە لە زیندان هەڵمەتی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکۆنانی بادینان زیاتر لە مانگی 9 دەست پێ کرد ساڵی 2020 ئیتر تا مانگیدا ئەوان هەموو دەستگیرکران بەڵام لە بۆ 16 سێ وەکو باسم کرد چوار لەوانە ئازاد دەکرێن شێروانی دەکەوێتە مانگی 6 ڕۆژی تەندروستیان ئێستا حالیان بە شێوەیەکی گشتی باشە وەکو تەندروستی بەڵام ئەگەر فکر تەماشا بکەن هەموو چی ساکسازیەکانی هەرێمی کوردستان ڕۆژی تەندروستیان بەڕاستی لە وەزعی نالەباردان لەبەرەوەی قاعەکانیان گچکەیە شوێنیان نییە و ئەمە چەندی جارە داوامان کردیە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان وەروە لە دیپینی تایبەت لەگەڵ ڕێستەرۆکی پەرلەمان داوامان کردی کە لێبوردنێکی گشتی دەربچی لەبەرەوەی خەڵکێکی زۆری بێتاوان هەیە لەو زیندانانە هەیە بۆی هەم قاعەکان تۆزێک چۆر ببن هەمیش خەڵکێکی زۆر مستەفید ببی ئەوانە کە لەسەر زۆر بەسیط حکمی زۆر درایەنە یان لەسەر بنەمای مخبر سڕی کە لە هەموو عێراق مخبر سڕی نەماوە هیچ کەسێک نییە حکم بکەی لە عێراق بە راپۆرتی مخبر سڕی